سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی پێنجشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. مەراسمی ساڵڕۆژی لەدایکبوونی ژینە ئامینی لە سەقز، مانگرتن لە خواردنی سێ بەنجکراو لە زیندانەکانی ورمێ و ئیلام، دۆخی خراپی تەندروستی پەرهام پەروەری لە زیندانی میرانشار، ئازادی کەیوان ڕەشوزادە و کامران قاسمی لە زیندانی ورمێ، درێژەی سەرکوتی چالاکانی کورد لە باکووری کوردستان، درێژەی مانگرتنی کرێکارانی کارخانەی سیمنانی لامەرد، کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە معدەنی چادورمەلوو و پشتیوانی فەرهاد مەیسەمی و نەسرین ستودە لە شەریفە موحەممەدی. درێژەی هەواڵەکان. مەراسمی ساڵڕۆژی لەدایکبوونی ژینە ئامینی لە سەقز، ڕۆژی سێشەممە حەڤەی ڕەزبەری 1403 بنەماڵەی هەمیشە زیندوو ژینە ئامینی بە بۆنەی ساڵڕۆژی لەدایکبوونی و گیانبەخت کردووە مەراسمێکیان بەڕێوەبرد. موژگانی افتخاری دایکی ژینە ئامینی لە ستۆریەکی ئینستاگرامیدا ڕایگەاند: ژینە گیان، تۆ هیمای ئازادی و ئازایەتیت. ڕۆژی لەدایکبوونت لە بێدەنگیەکی پڕ لە خۆشەویستی و خەمباری جێژن دەگرین، بەڵام بە داهاتوویەکی گەش ئومیدوارین و دڵنیان کە سەردەکەوین. مانگرتن لە خواردنی سێ بەنجکراو لە زیندانەکانی ورمێ و ئیلام. بەپێی راپۆرتی کانۆنی مافی مرۆڤی ئێران، سێ بەنجکراو بە ناوەکانی هادی ڕوستەمی خەڵکی ئیلام، سەلاح کەرەمی و ڕەزا ڕەمەزانی خەڵکی بۆکان لە زیندانەکانی ورمێ و ئیلام مانیان لە خواردن گرتووە و گیانیان لە مەترسیدایە. ئەو سێ بەنجکراوە لە 13هەمین ڕۆژی مانگرتن لە خواردندا لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەیان بێبەش کراون. بەپێی ئەو راپۆرتە، هادی ڕوستەمی بەنجکراوی مەحکوم بە بڕینەوەی پەنجەر لە ڕۆژی 6 خەرمانانەوە بە فەرمانی بەرپرسی زیندانی ورمێ بۆ بەندی تاکە کەسی گوازراوەتەوە و لەو ماوەیە بەهۆی لاوازبوونی جەسەد تووشی خوێنبەربوونی گورچیلە بووە و بۆ دەرمانگای زیندان ڕاگوێزراوە. هەروەها ڕەزا ڕەمەزانی و سەلاح کەریمی، دوو بەنجکراوی خەڵکی بۆکان، پاش تێکهەڵچوون لەگەڵ مامورانی زیندانی ئەو شارە ڕەوانەی بەندی تاکە کەسی کراون و لە ڕۆژی 5 ڕەزبەرەوە مانیان لە خواردن گرتووە. دۆخی خراپی تەندروستی پەرهام پەروەری لە زیندانی ئیرانشار. دایکی پەرهام پەروەری ڕۆژی چوارشەممە 18 ڕەزبەر ڕایگەیاند کوڕەکەی لە زیندانی ئیرانشاردا لە بارودۆخێکی خراپ و مەترسیداردایە و باری تەندروستی تێکچووە. سروە سوزەنی، دایکی پەرهام، لە درێژە داوتی کوڕەکەی بەنجکراوی سیاسیە، بەڵام لە بەندی تاوانە کۆمەڵایەتیەکان ڕایانگرتووە. لە ڕۆژانی ڕابردوو چەند بەنجکراوی دیکە کوتاویانەتە سەر پەرهام و ناوبراویان بریندار کردووە. سروە سوزەنی وێڕای دەربڕینی نیگەرانی خۆی سەبارەت بە چارەنووسی ڕۆڵەکەی داوای لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کرد گوشار بۆ دەستگای قەزایی بێنن تاکو پەرهام بۆ زیندانی سەقز یان تاران بوازنەوە. پەرهام پەروەری، براوەی مێداڵی مەلەوانی و خوێندکاری زانکۆی تاران، لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینا دەست بەسەر و سەرجەم بە 15 ساڵ زیندان کە 10 ساڵی دوورخرانەوە لە زێدی خۆیە مەحکوم کراوە. ئازادی کەیوان ڕەشوزادە و کامران قاسمی لە زیندانی ورمێ. کەیوان ڕەشوزادە و کامران قاسمی، دوو بەنجکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ورمێ، پاش 5 ساڵ بەندکران بە مەرج ئازادکران. کەیوان ڕەشوزادە و کامران قاسمی پێشتر لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە لە پەروەندەیەکی هاوبەشدا بە تۆمەتی هاوکاری لەگەڵ حیزبە نایارەکانی ڕژیم و تێکدانی ئەمنیەتی وڵات هەریەکەو بە 5 ساڵ زیندان مەحکوم کرابوون. ڕۆژی 8 گوڵانی 1403 کەیوان ڕەشوزادە بۆ ماوەیەک مانی لە خواردن گرت، بەڵام لەلایەن مامورانی زیندانەوە بە سەختی ئەشکەنجە درا. هەروەها کامران قاسمی لە ڕێکەوتی 4 ڕەزبەری ئەم ساڵەوە لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی زیندان و دژایەتی لەگەڵ مرەخەسیەکەی مانی لە خواردن گرتبوو. درێژەی سەرکوتی چالاکانی کورد لە باکووری کوردستان. ڕۆژی چوارشەممە 18 ڕەزبەر، هاوسەرۆکی شارەوانی میسرەت لە پارێزگای سێرت و 4 ژنە چالاکوانی دیکە ئەندامانی حیزبی دموکراسی و بەرابەری گەلان لەلایەن هێزانەتیەکانەوە دەست بەسەر کران. بەپێی راپۆرتی میزۆپۆتامیا، سەعیدە ئاکتین، هاوسەرۆکی شارەوانی میسرەج و 4 ژنە چالاکوانی دیکە
بەناوەکانی ساڵح هاوسەرۆکی دەمپارتی میسرج سوڵتانی هوروولمەز لە بەرپرسی DBP و سێ چالاکوانی دیکە لە ئەندامانی شۆرای شاری میسرج بەیانی چوارشەمە لە هێرشی هێزەکانی پۆلیس بۆ سەرماڵەکانیان دەستبەسەر کراون. درێژەی مانگرتنی کرێکارانی کارخانەی سیمانی لامەرد. ڕۆژی چوارشەمە 18 ڕەسبەر کرێکارانی کارخانەی سیمانی لامەرد لە پارێزگای فارس بۆ چەندەمی ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی درێژیان بە مانگرتندا. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، گەڕانەوەی هاوکارە بێکارکراوەکانیان بۆ سەرکار، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمینی نیشتیماعی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە معدەنی چادورمەلوو. کرێکارانی شاغڵ لە معدەنی چادورمەلوو ڕۆژی چوارشەمە 18 ڕەسبەر بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێ ڤیدیۆیانێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، حزبە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردووەتە سەر کرێکارانی ناڕازی و هەڵی تێکدانی کۆبوونەوەکەیان داوە. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایە، پێدانی داخوازیە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان و چاکسازی لە ژیان و مەعیشەتی خۆیان و بنەماڵەکانیان بوون. پشتیوانی فەرهاد مەیسەمی و نەسرین ستوودە لە شەریفە موحەممەدی. فەرهاد مەیسەمی و نەسرین ستوودە ڕایانگەیاند لە ئەگەری پەسەندکردنی حکومی سێداری شەریفە موحەممەدی لەلایەن دادگای ئینقلابی ڕەشتەوە لە بەرامبەرە و دادگایە ماندەگرن. ڕۆژی سێشەممە 17 ڕەسبەر نەسرین ستوودە بانکراوی پێشوو پارێزەری مافی مرۆڤ لە پەیامێکدا بە بۆنەی کارزاری نابۆ ئەعدام بڵاوی کردووەتەوە. ناڕەزایەتی خۆی لە بەرامبەر ئەعدامی بەندکراوان دەربڕی و ڕایگەیاند کە لە ئەگەری پەسەندکردنی حکومی ئێدامی شەریفە موحەممەدی و پەخشان عەزیزی لە دادگای پێداچوونەوە لە بەرامبەر دادگای ئینقلابی ڕەشت ماندەگرێت. مەیسەم فەرهادی بەندکراوی پێشوو ئەو کارزارەی ڕێخستووە و بە هەمان شێوە ڕایگەیاندووە کە ئەگەر حکومی ئێدامی پەخشان عەزیزی و شەریفە موحەممەدی لە دادگای پێداچوونەوە پەسەند بکرێت لە بەرامبەر دادگادا ماندەگرێت. پەسەندی 6 ساڵ زیندان بەسەر 2 بەندکراوی سیاسی. لە ڕۆژانی یەکشەمە و چوارشەمە 15 و 18 ڕەسبەر 2 بەندکراوی سیاسی بە ناوەکانی حسێن جەعفەریان و فەرزاد موعەزەمی گودەرزی سەرجەم 6 ساڵ زیندانیان بەسەردا سەپێنرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، فەرزاد موعەزەمی گودەرزی ئەندامی بنەماڵی دادخوازەکانی ئێران لە 1 ساڵ بلا تەکلیفی لەلایەن لەقی 29 دادگای ئینقلابەوە بە تۆمەتی تێکدانی ئاسایشی وڵات 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. ناوبراو ڕۆژی 14 خەرمانانی ساڵی 1402 دەست بەسەر کرابوو. هەروەها بەندکراوێکی سیاسی دیکە بە ناوی حسێن جەعفەریان ڕۆژی یەکشەممە 15 ڕەسبەر لەلایەن دادگای گشتی و ئینقلابی شارستانی عەجەبشێر بە تۆمەتی بڵاوکردنی پرۆپاگەندە لە دژی ڕژیم بە 13 مانگ و 16 ڕۆژ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. لە سێدارەدانی 500 کەس لە ئێران لە مانگی ژانۆیەی 2024ەوە تا بە ئەمڕۆ. لە سەروبەندی 10 ئۆکتۆبر 19 ڕەسبەر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ سزای ئەدام، مایساتۆس راپۆرتێکی تایبەتی نەتەوەیە گرتووەکان بۆ مافەکانی مرۆڤ لە کاروباری ئێران ڕایگەیاند. لە سەرەتای ئەم ساڵەوە بەلایەنی کەم 500 کەس لە ئێران ئەندام کراون. ئەم پارێزەرە بەناوبانگە ژاپۆنیە لە پەیجی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس گرتیەیەکی ڤیدیۆیی بڵاوکردەوە و نووسی 10 ئۆکتۆبر ڕۆژی جیهانی دژ بە سزای ئەعدامە. لە مانگی ژانۆیەی ساڵی 2024ەوە تا ئێستا زیاتر لە 500 بەندکراو لە ئێران لە سێدارە دراون. ئەو سزایە بۆ ژنانی چالاکوان و لایەنگرانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی بەکاربراوە. پەیامی مایساتۆ هاوکات لەگەڵ بەنامەی لایڤی تەلەڤیزیۆنی بۆ پشتیوانی لە کارزاری نابۆ ئەعدام بڵاو کراو.
ناوبراو داوای لە کۆماری ئیسلامی کرد کۆتایی بە ئێدامی بەندکراوان بێنێت. گیان لە دەستانی سێ کرێکار لە چەند شاری ئێران. سێ کرێکار لە شارەکانی گەرمسار، ڕێزوانشار و دێزفۆل لە کاتی کارکردن و بەهۆی نەبوونی سەلامەتی شوێنی کار گیانیان لەدەستدا. بەپێی سەرچاوەکانی هەواڵ کرێکارێک لە کارگەی بەرهەمهێنانی پاکەرەوە هەڵکەوتوو لە شارۆچکەی پیشەسازی ئەیوانکی گەرمسار لە کاتی کارکردن بە ئامێری تێکردنی پلاستیک گیانی لەدەستدا. هەروەها یەکێک لەو دوو کرێکارە سیمبانەی شیرکەتی دابەشکردنی کارەبای ڕێزوانشار کە بەهۆی شکاندنی ستوونی بتوونی کەوتبووە خوارەوە لە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. لەلایەکی دیکەوە بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار کرێکارێکی کارگەی قەندی دێزفۆل بەهۆی داڕمانی دیوار بەسەریدا گیانی لەدەستداوە. پشتیوانی چالاکانی ئینتەرناسیۆناڵ لە کارزاری نا بۆ ئێدام ئەرێ بە ژیانی ئازاد. ڕۆژی سێشەممە حەڤەی ڕەزبەر کۆمەڵێک لە چالاکانی ئینتەرناسیۆناڵ لە ئاڵمان لە کۆبوونەوەیەکدا ئێدامی بەندکراوانیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە شەرمەزار کرد و خوازیاری ئازادی هەموو زیندانیانی سیاسی بوون. بەشداربووانی ئەو ئاکسیۆنە لە چوارچێوەی کارزاری سەراسەری نا بە ئێدام و ئەرێ بۆ ژیانی ئازاد وێنەی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامیان بەدەستەوە گرت و دژ بە بەرپرسانی ئەمنیەتی و قەزایی ڕژیم دروشمیان بەرز کردەوە. ئامادەبووان ئاماژەیان بەوەدا کە لە ساڵی 1402 هەتاویدا کۆماری پەتوسێدارە 900 کەسی ئێدام کردووە و ئەگەر کۆمەلگای جیهانی کاردانەوەی بەرامبەر بە پێشێلکاریەکانی ڕژیم نەبێت ڕێژەی ئێدامکراوان بەردەوام دەڕواتە سەرەوە. و دوایین هەواڵ بەرزبوونەوەی ئاماری منداڵانی بێسەرپەرست لە غەزە. بەپێی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان ژمارەی منداڵانی بێسەرپەرست لە شەڕی غەزە لە بەرزبوونەوەدایە و ئەگەری هەیە بگەیتە 51,000 منداڵ. بەپێی ئەو راپۆرتە پێشتر ڕێژەی منداڵانی بێسەرپەرست 17,000 کەس ڕاگەیەندرا بوو، بەڵام ڕێژەکە زۆرتر و زۆرتر لەو ئامارانەیە کە بڵاو دەکرێتەوە. هەندێک لە منداڵان هەموو خزم و کەسوکاریان لە بردومانەکانی ئیسرائیل لەدەستداوە و هەندێکیشیان لە بنەماڵەکانیان دابڕاون و ئاگایان لە یەک نییە. بێسەرپەرستبوونی بە منداڵان بووەتە هۆی هەڵکشانی ئاماری توندوتیژی و کۆمەڵێک کەس منداڵان دەچەوسێنەوە و سوءئیستفادەیان لێ دەکەن. هەروەها برسیەتی و بێئیمکاناتی منداڵان ناچار دەکات لە هەندێک شوێن وەکو نەخۆشخانەکان لە نێو ڤایرۆس و باکتریا بمێننەوە کە ئەو بابەتە گیانیان دەخاتە مەترسیەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.